وەرە دانشە وەرە دانشە لێر دانشە بەس با بزانم بۆم بجێڕەوە بزانم کێشەی تو چییە. پورێ جان لە کوێوە دەست پێ بکەم. ژیانی من هەر لە منداڵیەوە لە ناو کێشە بوو. لاعیلەیەکی دواکەوتوو، نەخوێندەوار، بێدین، فاشیل لەوە عیلەیە گەورە بوو. ئەی هاوار هێش فێرە هەموو شتێکی خراپیان کردم، بەس فێرەشتی باشیان نەکردم. لا حول ولا قوة. دزی، چاوبڕینە ماڵی عالەمێ، ئیشی خراپ، قەرتکردن، فێرە هەموو شتێکیان کردم. لە کۆتاییدا فێرە قومار بووم. ئەی هاوار هێش قومار لە چێ فێرە قومار بووی؟ لە باپیرم کەونە قومارچی بوو. لا حول ولا قوة إلا بالله. ئەدی ئەو کوڕە چێ بوو ها بە دوود کەت بوو؟ ئەو قومارچیە، پارەی قەردارم. پارەی قەرداری ئەدی داکەت بابت ئەوانە لە چێنا؟ بابم لە سزنێ و داچم داوای تەلاقی لەکردیان. پورێ جان ئەم زۆر مەمنونی تومە تو ژیانیمت پاراست، بامە بڕۆم. نا کوڕم دانشە با بزانە ئەتو چەند قەرداری ئەو کوڕی. 2 دەفتەر. 2 دەفتەر؟ باشە کوڕم ئەگەر ئەمن ئەو 2 دەفتەرێ بدەمەوە تو بدەیەوە ئەو کوڕی و ئەو قەرزانت پێ بدەیەوە، کوڕەکی باش دەبی و تاعەت و نوێژ دەکەی و دەگەڕێەوە، ئەمش لە ڕای خوای ئەو شتێ دەکەم. ئەو جا وعدم بدەیە کە کوڕەکی باش دەبی و بە قسەم دەکەی. پورێ جانەوە بەڕاستی تیان سوابەتم لەگەڵ دەکەی. بەڕاستیمە ئەمە ئەردەکی زۆرمان هەیە، دەخڵودانەکی زۆرمان هەیە، پارەکی زۆرم بەدەست دەکەویتن، ئەمن ساڵانە زەکاتەکی زۆر دەدەم. ئەو جەبا ئەوەی توش بەبەر ئەو زەکات و خێر و خێراتەی بکەویت. پورێ جان دەست ماز دەکەم، ئەتو هەم ژیانم پاراز ئێستاش دەتێ قەردەکانم لۆ بدەیەوە. لۆ دەدەمەوە بە زۆرچی گۆتم وعدم بدەیە کە پیاوەکی باش بی، تاعەت و نوێژ بکەی، خوای بناسی. وعدبی لەسەر دەست و دەگەڕێمەوە. واز لە هەموو شتێک خراپ دێنم و دەست بە نوێژی خۆم دەکەم. زۆر باشە کوڕی خۆ. زۆر سپاس. بینە کچ خۆم بینەوە چای بینە. زۆر سپاس دەستان خۆش بی بە جدیان گۆژانی منتان پاراست. کچم هەستا تو بڕۆ دێویشەکان تەواو کە بڕۆ. دایە جان بەڵێ ئەوە لە زیکماکەوە وایە؟ بەڵێ کوڕم لە زگماکەوە وایە. بەڕاستی دایە جان ئەتۆ شەڕەف و ناموسی خۆت بە بێئەدەبی نەبی کە کچەکەتە خستە مەترسیەوە بەسە تا من پارێزی. کوڕم لە پێناو پاراستنی ژیانی کەسێک ئامادەم هەموو شتێک بکەم. بەڕاستی تو ئینسانێکی زۆر گەورەی. دایە جان ئەگەر بە بێئەدەبی لێم وەرنەگری ئەو کچە داو سەرگیری کردیە؟ نا کوڕم نەیکردیە ئەو پرسیارەی لۆ دەکەی. دایە جان ئەتوو گەورەترین قوربانیت لە بۆ مندا و ژیانی منت پاراست. بەڕاستی ئینسانی وەک تو گەورە گەلێک کەمە. خوا گەورەیە خوا گەورەیە. ئەگەر کچەکەت بە من ڕازی بی ئێستا کە ئەمریش گەڕایتمەوە حەز دەکەم ببمە زاوای جەنابەت. کوڕم با پرسیاری لێ بکەم ئەگەر ئەو ڕازی بی ئەمیش پێم خۆشە بستە ڕێخۆی، چکە هەم کچەکانم چونە ڕێخۆیان ئەو چونکە نوقستانە کەس نایەتە داخوازی. دایە جان حەقا بە مەمنونیەوە بێنە داخوازی چونکە کچی کەسە تۆک و جەنابتە. خات و سافیە ژیانی منی گۆڕی، لەگەڵ کچەکەی ژیانی هاوسەرگیریمان پێکینە، یەکتریمان زۆر خۆش دەویست. وەرنەوە چ دەکەن؟ وەرە با بچین بزانە خەسووت شیوەکی چەند خۆشی لۆ لێنا. جا خەسووی من دەستاوی دەزانین چەند خۆشە. وەرن با بچینە بڕێم. وەرن کچم وەرنە ژۆرێ. وەرە ئەو زار با من سەرپێکی بگرم. مۆبایلەکەی خۆمت دەمێ؟ نا مۆبایلی خۆم. لەگەڵ بەختەوەرترین ڕێگای ژیانم. جوان بوو؟ زۆر جوانە.
من نەپێت دەڵم تەمان نەپێت دەڵم ڕێگر من ناوت دەنێم ڕێگا بۆی کە تۆ ڕێگای بەختەوەری من عزیزەکەم جانەکەم قوربانت بم سپاس دەکەم کەچم دەوەرێ وادین ڕێگا ئەوە شەریکەی کۆزمەتیک داینایە دەڵێ وێنەی خۆتان بنێرن خەڵاتی دەدەین بە جوانترین ئافرەتی کۆ ئەوە دەڵێن کامافرەتە مایکەپی زۆر جوانە ڕسمی بنێرن و دەکەینە مۆدێل و خەڵاتتان دەکەین بەخۆی بێیشن کچم دەوەرن پێتان ناڵێ وەرن وا هاتین